نیزەکەی 100 کەشتی دانەوێڵە کە لە ئۆکراینەڕا بەرەو دەریای ئیستانبول هاتووە ئەرچی نەتەوە گرتوەکان کە سەرپەرشتی هەناردەکردن دەکات قورستر بووە بۆ ئەوەی کاری پشکنین بە ڕێکوپێکی بکرێت. ئەو پشکنێرە UN دەڵێت لەم پەیوەندیەدا مەسەلەی تەندروستی لایەنێکی گرینگە. دوای ئەوەی سواری کەشتێکە دەبین دەیپشکنین کە مێرو لەو حەشەرەی تێدا نەبێ ئەگەر باش بوو ئەگەر تێدا نەبوو لەسەر ڕێکاری زیاتر بەردەوام دەبین واتە ئێمە پشکنینی سەر کەشتێکە دەکەین پشکنینی شوێنەکانی نیشتەجێبوون و تانکری ئاو تاقی دەکەینەوە. نەتەوە گرتوەکان دەڵێت ڕێککەوتنی سلامەتی تێپەڕاندنی کەشتەکان کە لەلایەن مسکۆ و کێڤەوە واژۆکرابوو قەیرانی خۆراکی جیهانی کەم کردوتەوە بەڵام بە زۆربوونی بار هەڵگرەکان و تیمەکانی بچووکی پشکنین و تیمی گواستنەوە لە ئاوەکانی تورکیادا وەدوا کەوتون. وەک پشکێنەر ئەرکی سەرەکی بۆ ئێمە ئەوەیە کە بزانین ئایا باری بێموڵەت کەسانی ڕێگە پێدراو لە ناو کەشتێکەدا هەن یان نا. نیزەکەی 70% ئەو کەشتانەی کە لە ئۆکراینە ڕاوەڕێکەوتون هێشتا چاوەڕوانی پشکنینن. ماوەی پشکنینەکان پەیوەندی بە قەبارەی کەشتێکە و ژمارەی تیمی کەشتێکە و چۆنیەتی ئامادەکردنیان و ئاستی ئامادەکاری هەیە. هەندێک جاری یەک کاتژمێری دەوێ ڕەنگە بەلانی هەرە زۆر کاتژمێرونی وێک. بۆیەوە پاشکەوتنەکە دەگەڕێتەوە سەر بەرزبوونەوەی قەبارەی هەناردەکردن و نەبوونی ئامادەیی لە ناو هەندێک لە کەشتەکاندا کە تۆمارکردن و بەڵگەکانیش بەشێکی گرنگن. دوای پاکردنەوەی هەموو پشکنینەکان ئەگەر هەموو شتێ بە ڕێکوپێکی بێ ئێمە تەنها لە کتێبی تۆمارکردندا دەینووسین کە دەکرێت کەشتێکە بەردەوام بێ پاشان دوای ئەوە دەتوانن بڕوان. کمیتەی ڕێخستنی هاوبەش لە مانجی 9 دەدا زیاتر لە 500 پشکنینی ئەنجامداوە بە شێوەی مامناوەندی ڕۆژانە 10 بۆ 11 بووە کە لە بەراورد لەگەڵ مانجی 8 زیادی کردووە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.